ئامادەبانی بەڕێز میوانە ئازیزەکان بە ناوی سەنتەری چالاکیاران و کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتەوە بە خێراتنی گەرمتانەکەین. بەڕێزان، کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت لە تازەترین پرۆژەیدا بۆ بە کلتوریکردنی خوێندنەوە لە خوێندنگاکانی کوردستاندا هەڵساوە بە دابینکردنی بڕی 100,000 کتێب بۆ هەر خوێندنگایەک و دابەشکردنی بەسەر هەر خوێندنگایەکدا. بۆ هەر خوێندنگایەک پەرتوخانەیەک و بڕی 100 کتێبی دابین کردووە. ئەم پرۆژەیەش بە سپۆنسەری دکتۆر تاها ڕەسوڵە. ئێستاش داوا لە برای بەڕێزمان بەختیار سەعید دەکەین بەڕێوەبەری دامەزراوەی کەریمی عەلەکە بفەرمێ بۆ پێشکەشکردنی وتارێک. ئەم کاتتان باش بەخێر بێن. خۆشحاڵین و هەم شانازیەکەین کامڕۆ لەگەڵەوە کۆبوونێتەوە بۆ پرۆژەیەک کە هۆکارە بێت بۆ دابینکردنی زانیاری زیاتر بۆ خوێندنگاکان کە خوێندکاران کە ئەو خوێندکارانە کە دواتر نەوەی دواڕۆژی میلەتەکانی ئێمەین، ئەو میلەتەی کە دەیان دەردەسەری و نەهامەتی بەسەردا هاتووە. ئەم پرۆژەیەکی کۆمەڵگەی پەروەردەی مارگرێتە کە بیرۆکەکە لەوەیە دابینکردنی سەرچاوەیە بۆ خوێندکاران تاکو بتوانرێت زۆرترین بوارە جیاوازەکانی لەبەردەستا بێت. دەرەوە کتێبانی کە تا ئێستا ئێمە توانیمانە دابینی بکەین بۆ پرۆژەکەمان 100,000 کتێبە. هەر خوێندنگایە کتێبخانەیەکی مەتر بە 2 مەتر وەکەوەی کە لە هەردوو لاوەدانراوە، ئەوەش جۆری کتێبەکانە کە دابین کراوە. پرۆژەیەکی زۆر جوانە. پرۆژەکە کرێت ببێتە سەرەتایەک بۆ هەموو ئەو کارانەی کە پێویستە لە ناو خوێندنگاکانە لە بوارە جیاوازەکان و ئاستە جیاوازەکانە پێداویستەکانیان دابین بکرێت. دەرەکۆی پرۆژەکە بە سپۆنسەری بەڕێز دکتۆر تاها ڕەسوڵە. هیوادارم هەمومان پێکە وەکو گروپێک وەکو خێزانێک کار بکەین چۆن بتوانین کۆمەڵگاکەمان دەوڵەمەند بکەین لە ڕووی زانیاریەوە، دەوڵەمەند بکەین لەوەی کە هەمومان پێکەوە بتوانین کۆمەڵگایەکی پڕ زانیاری تر لە ئێستا دابینکەین دوجار، چونکە هەر ئەو کۆمەڵگایە کاتوانێت وڵات و نیشتمان بەڕێوە بەرێت. بەڕێز سروەخان جێگری ئیدارەی گەرمیان، بەڕێز کاک بەختیار و ستافی یاوەری، مامۆستا عەدالەت، مامۆستا عوسمان، مامۆستا یونس، سەرجەم بەڕێوەبەری قوتابخانە و ئامادەیەکان، مامۆستایان، سەرپەرشتیاران، هەمووتان بەخێر بێن، سەرچاومان هاتن. دیارە کۆبوونەوەی ئێمە لە ناوهۆڵێکی وە بە مەبەستێکی زۆر تایبەتمەند و زۆر پیرۆزە. بەڕاستی قسەش زۆر هەڵەگرێ ئەگەر قسەی لەسەر بکەین. ئەویش چالاکیەکە پێشتر کە بە کاک بەختیار وت و عەرەبی ئەوترێ نادر من نەوعیها، یعنی بێوێنەیە. ڕاستە چالاکی زۆر هەیە و چالاکی زۆر ئەکرێ و چالاکی زۆرش کراوە، بەڵام بەجارێ 100,000 کتێب بکەیتە دیاری و هەر قوتابخانەیەک و ئامادەیەک کتێبخانێکی پێشکەش بکەی، حەقی ئەوە بڵێن نادرە لە جۆریە، ینی چالاکیەکە نادرە. چونکە بەڕاستی ئێمە یەکێک لە ئامانجەکانمان بە کللتورکردنی خوێندنەوە بووە. ناوی یەک بەیەکی بەڕێوەبەرە بەڕێزەکانی ڕزگاری. زۆر سوپاس و پێزانینمان هەیە بۆ دکتۆر تەها، بۆ کاک بەختیار و ستافە بەڕێزەکەی، بۆ کۆمەلگای پەروەردەی مارگرێت و دیارە کۆمەلگای مارگرێت و دکتۆر تەها خۆشی ئەمە یەکەم دەست پێشخەریان نییە. من تەماسی تەواوم تەکیانە هەیە، هەموو کات ئامادە بووە. تەنانەت ڕۆژێ خۆی هات سەردانی پەروەردەی کردووە، چەند جارێکش سەردانی کردووە، زۆر پرۆژەی هەبووە. پرۆژەی تەمەن بێگومان زۆرتان ئاگادارن لەوێ دەستگای جەماڵ عیرفان هەیە. دکتۆر تەها خۆی سەرپەرشتی ئەکا. هەم کافتریایەکی جوانە، هەم لە ناو کافتریاکە دەیان 1000 کتێب هەیە کە هەمیشە بە نیوە قیمەت و هەمیشە توانی کتێبەکان لە هۆڵەکە و کتێبخانەیەک بخوێنیتەوە و دوایی بخەیتە شوێنی خۆی. ئەم بیرۆکەی هێناکە ئێمە لە گەرمیانیش هەمان بیرۆکە، ینی هەمان کافتریا و هەمان کتێبخانە بێرین. سپاس بۆ کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت کە ئەمڕۆ هەستا لە ڕێگەی دەستگای سەنتەری ئارانەوە 100,000 کتێب کە هەر خوێندنگایەک و قوتابخانەیە 100 کتێب لەگەڵ کتێبخانەیەکە بۆ هەری یەک لە قوتابخانەوە ئامادەیەکانی ناحیە ڕزگاری لە سنووری پەروەردەی کەلار دابین کردبووە سپۆنسەری کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت. بەڕاستی یەکێکە لە کارە جوانەکان تا ئێستا لەم سنوورەدا حاڵەتێکی لەو جۆرە یاخود لەو لەبەرەوەی کە تەماس بێت لەگەڵ ئیشی پەروەردەیە
بە خوێندنەوە و بە کەلتورکردنی کۆم ناوەندەکانی خوێندنی ئێمە و بەلای ئێمە سپاس و تەقدیرەوە سەیری ئەو سپۆنسەری دابەشکردنی کتێبەکەین ومێ دەکەین لە هەموو شوێنەکانی تر لە کەلار و لە ناحیەکانی تریشە گرنگی بە دابەشکردنی کتێب و کتێبخانە دروستکردنی کتێبخان ناوەندەکانی خوێندن بۆیە دەتوانین بڵێن لەناو هەموو ناوەندەکانی خوێندنە ئەو شاغرە هەبووە هەندێک شوێن هەبووە بەڵام وەکو پێویست نەبووە بۆیە ئێوە 50 ئەو برینەی کە لەناو قوتابخانە و خوێندنگاکانەیە ئەمە داهێنانێکی جوانە و ئومێد دەکەین زیاتر گرنگی پێ بدەن و بەسپاسشەوە بۆ کاک دکتۆر تەها بۆ کاک بەختیار بۆ ئێوەی بەڕێز کە ئەمڕۆ هاتن لە خزمەتی مامۆستایان و قوتابخانە و خوێندنگاکانی سنووری پەروەردەی کەلار لە ناحیەی ڕزگاریە ئەو کتێبەتان کرد دووبارە سپاس بۆ ئێوە. بە ناوی سافی بەڕێوەبردننی سەنتەری چالاکی ئارانەوە زۆر سپاسی خۆمان ئاراستەی کۆمەلگای پەروەردەی ماگرێت بەڕێز کاکتا ڕەسوڵەکەین کە هەستاوە بە سپۆنسەرکردنی ئەم پرۆژە جوانەی کە خۆی دەبینێتەوە لە دابینکردنی کتێبخانەیەک لەگەڵ 100 کتێب بۆ هەر قوتابخانەیەک ئێمە لە نەخێکەمان 28 قوتابخانەیە و تا 28 مەکتەبە و 2800 کتێب ئامادەکراوە بۆ قوتابخانەکەمان لە کاتێکە ئێمە ئەتوانین بڵێن ئەم پرۆژە جوانە حکومەت نەیتوانیە پێی پێ بوایانەک و نەیتوانیە ئەم فەراغە پڕکاتەوە بۆیە ئێستا لێرەوە داوە لە کاکتاکەین بۆ جاری داهاتوو بتوانێت هەر لە بواری پەروەردا لە ناحیەکەماندا هاوکارمان بێت بەڕاستی ئێمە توانین بڵێن کارێکی ناوازەی لە تەواوی کورسانە و داوا لە بەڕێزیانەکەین هاوکارمان بێ بۆ پڕکردنەوەی کەم و کورتەکانی تر لە بواری پەروەردە و لە بواری ڕۆشنبی. دیارە ئێمڕۆ ئێمە ئامادە بووین لە مەراسیمی کتێب کە لەلایەن دەستگای پەروەردەیی مارگرێتەوە ئامادەکراوە بە سەرپەرشتی دکتۆر تەها وەروە دەستگای عەلەکە دیارە بێگومان ئەمە پرۆژەیەکی زۆر گرنگە توانم بڵێم پرۆژەیەکی تایبەتمەندە و تاکە لە جۆری لەبەرەوە تاوەگەستە پرۆژەیەکی وانە بووە من دەستخۆشیتان لەکەم و سەرەتای دەستپێکردنی پرۆژەکەتان لە گەرمیا لە ناحیەی ڕزگاریە بۆ بێگومان ناحیەی ڕزگاریەکێک لەو ناحیەکەوە ئەتوانم بڵێم خوێندنگاکانی مامۆستاکانی خوێندکارەکانی نمونەن هەم لە بواری پەروەردە هەم لە بواری خوێندنەوە و هەموو لە بوارەکانی ترە تەنانەت لە بواری ئیداریشە مامۆستاکانی ئێرەوە هەر خەڵکێرە لە بواری ئیداری و لە بواری کۆمەڵاتیشە خەڵکێکی زۆر باشن ئومێد دەکەم ئەم پرۆژەی کەوا کردوتانە هەموو خوێندنگاکانی ناحیەی ڕزگاریە گرێتەوە خوێندنگاکانی کەلار و کفری و شوێنەکانی تر بگرێتەوە. جارێکیان مەکسیم گۆرکێ نامەیە کە نێرێ بۆ چیخواف داوای لەیەکە ئەڵێ هیوادارم لەو شێوازی نووسینەی کە دەستی پێکردۆ بەردەوام بی چونکە زۆربەی کتێبەکانن کە خوێندومەتەوە یادگارێکی زۆر لەگەڵا تۆمار کردوم زۆر جار بەهۆی کتێبەکانتەوە پێکەنیم زۆر جار جگریاوم جارێکی تریش کاتێک لە 56 خەڵاتی نۆبڵە درێ بە ئەلبێر کامۆنامەیە کە نێرە بە کازان ساکیس لە نامەکان نووسیوێتی ڕاستیەکەی خەڵاتی نۆبڵ شایانی تۆ بوو نەخ من ئەم دوو باسم بۆچی هێناوە ئارەوە ئەمەوێ بڵێم زۆرینەی بەرهەمی چیخۆف لەگەڵ ئەوانەی کە زانساکی سالەیان بەڕێز تەها ڕەسوڵەوە هەمووی کراون بە کوردی و بە شێوەی مجەلەت لە کتێبخانەکانە ئێستا بەردەستن ئەوەی کە گرنگە لێرە هەنگاوێک بنین بۆ بە کللتورکردنی خوێندنەوە چونکە ئێمە ئێستا کازان ساکیسمان بە کوردی هەیە لەلایەن وەرگێڕێکی زۆر بەتواناوە کە بەڕێز لە وەرخەداخی کراوە بە کوردی من بەخۆشی وتووە کە زمانی دلاوەر ڕەنگە لە زمانی کازان ساکیس جوانتر بێ زمانی ڕەسوڵ سوڵتانی لەوانەیە لە هیچی خۆف جوانتر بێ ئەمانە هەمووی ئەم بەرهەمانەمان بەهۆی تەها ڕەسوڵەوە هەیە و کراون بە کوردی هیوادارم ئەمە ببێ بە مۆدێک نەک ڕسمگرتن و وێنەی خۆدا بەزاندن ئەو جۆرە شتانەی کە ڕۆژانە لە ئەنتەرنێتە بینین ئەم پرۆژەی کە لەلایەن بەڕێز تەها ڕەسوڵەوە دەستی پێ کردو هەنگاوێکی زۆر پیرۆزە دەستخۆشی لەکەین زۆر سپاسمان بۆی هەیە بەڕاستی کارێکی ناوازەی کردووە و کە گەرمێنی بەس دەستخۆشی لە کۆمەڵگەی پەروەردەی مارگرێت و دکتۆر تەها ڕەسوڵ و بەڕێز مامۆستا بەختیار دەکەین و سوپاس بۆ دەستگایانە کە هەستاون بەم کارە گرنگە لە ڕاستیەوە سەنتەری ئاران و بەڕێز مامۆستا عەلی نادر کە ئەویش ڕۆڵی بینیوە کە لە هێنانی ئەو پرۆژەیە بەڕاستی مەسەڵەن زۆر جا گلەیەکرێت کە ئێمە نەوەیەکمان پەروەردە کردووە نەوەیە ناخوێنێتەوە بەهۆی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە بەهۆی ئەو پێشکەوتنە بەرچاوی کە لە بواری تەکنۆلۆژیا هەیە خەڵک دوور کەوتۆتە لە کتێب ئەم هەنگاوانە هەنگاوی دڵخۆشکەرن کە کار دەکەن بۆ بە کللتورکردنی خوێندنەوە
و ئاشناکردنی نەوەکانی داهاتوو یان نەوەکانی ئێستا کە هەن کە وەکوتم کەوتنەتە ژێرە و کاریگەری گرنگەی تەکنۆلۆژیاوە بێنەوە بگەڕێنەوە بۆ لای کتێب وەکو ئەوترێت کە ئاشناکردنەوەی خەڵک بێ یان ئاشناکردنەوەی خوێنەران بێ لەگەڵ کتێبە هەندێک جار ڕەنگە بەهۆی قەیرانەکەەوە مەسەن خەڵک حەزیش بکات بخوێنێتەوە بەڵام کتێبی دەست نەکەوێت بەڵام پرۆژانە گرنگن دەستخۆشیان لێکە من خۆمەکو نووسەرێکە سنتەری مارگرێت کتێبی بۆ چاپ کردوم دەستخۆشیان لێکم نمونەیان زۆر بێ بەڕاستی ینی حەز دەکەم دەوڵەمەندەکانی گەرمیانی شوێنەکانی تریش لە جیاتیەوەی بەس بیر لە پرۆژەی نیشتەجێبوون و پرۆژەی گەورە بکەنەوە بۆ داهاتی زیاتر بیر لەوە بکەنەوە کە جیلەکانی داهاتومان ڕۆشنبیر بێت چونکە ڕۆشنبیر بێ دوجار دەوڵەمەندەکانش دەتوان بحەسێنەوە نەک تەنها هەوەی پارێکی زۆریانە بێ و دەستان خۆش بێ و زۆر سوپاس.